هەرێم دەستی لە تەیف سامی شۆردووە و چاوەڕوانی سوودانیا بۆ ناردنی موچە. لەلایەکی دیکەشەوە ئەمریکا لەسەر موچەی هەرێم هاتۆتە دەنگ و هۆشداری بە بەغدا داوە. زیاتر لە 3 هەفتەیە بەغدا موچەی مانگی دوی موچەخۆرانی هەرێمی دواخستووە. ئەمەش دوای ڕێکەوتنی هەرێم و بەغدادێت لەسەر پرسی موچە کە هێشتا ئامادە نیە موچەی هەرێم بنێرێت. سەرچاوەیەک لە حکوومەتی هەرێمیش دەڵێت دەستیان لە تەیف سامی شۆردووە و دڵنیا بوونەتەوە کە پاسا و بیانوەکانی کۆتایی نایەت. سەرچاوەکە وتیشی چاویان لە سوودانیا تا بە بڕیاری خۆی موچە بنێرێت. بەپێی قسەی ئەو سەرچاوەیە حکوومەتی هەرێم چاوەڕوانە ئەمڕۆیان سبەی هەرچۆنێک بێت بڕیاری خەرجکردنی موچەکە بدرێت و پارەکە لەم 3 ڕۆژەی هەفتەیە کە ماوە بگاتە هەرێم. لەلایەکی ترەوە بەپێی زانیاریەکان ئەمریکا پەیامێکی فشاری داوەتە بەغدا تا کێشەی موچە لەگەڵ هەرێم چارەسەر بکات و هەناردەی نەوتیش دەست پێ بکاتەوە. شەوی یەکشەممەی ڕابردووش ڕاوێژکار یاساییشی نیشتمانی ئەمریکا بە تەلەفۆن پەیوەندی بە سوودانیەوە کرد و داوای لێکرد بوو کە بەغدا گرفتی بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێم چارەسەر بکات. ئەو بەرپرسە ئەمریکیە داواشی کردبوو بەغدا کێشە داراییەکانی هەرێم چارەسەر بکات. بەپێی زانیاری سەرچاوەکە و چاوەڕوانیەکەی هەرێم بێت دەبێت ئەم هەفتەیە سوودانی موچەی هەرێم بنێرێت و هەفتەی داهاتوو دەست بە دابەشکردنی موچە بکرێت.